ئەوەی ڕاستی بێ نەگەڕانەوەی ئەم جارەم یعنی چوون بۆ دەوام بەڵام بەڕێوبەری نەخۆشخانەکە ئاماژەی بەوە کرد کە تەنانەت حرسی بەردەمی نەخۆشخانەکەش داوا کراوە کە لا ببرێت لە نەخۆشخانەکە و هیچ کارمەندێکی تەندروستی لێ نییە و هیچ پزیشکێکی لێ نییە تاکە پزیشکێکم کە لە ناو نەخۆشخانەکەیان بەچۆڵی و ئەویش ئاماژەی بۆ کەوتی من پیاوەتی من و ڕجوولەتی من ڕێگە بەوە نایە بەڕاستی ینی ئافرەتێک بە تەنیا لە شوێنێکی چۆڵا بێ نەوەکو ئەمانە تووشی گێچەڵێک بکەن یاخۆت کێشەیەکت بۆ بنێنەوە چکە بەڕاستی ئامانجەکەیان وازەحە کە دانانی تۆ بە تەنیا لە ناو خەستەخانەیەکە شتێکی لە پشتە کارمەندی لێ بوو و پزیشکیشی لێ بوو ئەوە بوو کە لەوێ عملیاتی نەشتەرگەری نیمچە تایبەتەکرا دوا بە دوای ئەوەی کە لە زۆربەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتەکە و ڕوژە لە سەریان دوا بە دوای ئەوەی من خۆم داواکاری گشتیم ئاگادار کردوانێ لیژنەی تحقیقیان نرد بۆ ناو نەخۆشخانەکە دوا بە دوای ئەوەی کە دەستەی دەستپاکیم ئاگادار کرد کە لەوێ کۆمەڵێک کەس هەن عملیات ئەکەن بە شێوەی نیمچە تایبەت بەڵام بەبێ هەبوونی دکتۆری بەنج و هەر سێ دکتۆری بەنجەکە پەنجەمۆر و ئیمزایان کردو کە لەوێنین بەڵام سەری مانگیژێت پارەیەکی باش لە پارەی عملیاتی نیمچە تایبەتەکە وەرەگرێ کەمە لە هیچ قانونێکی و لە هیچ ئەخلاقێکی مهنی پزیشکان نییە دکتۆرێک لە شوێنی کارەکەی نەبێ بەڵام موچەیەکی ئیسمی حکوومەتی هەبێ لە وولادەکە معاشی نیمچە تایبەت وەربگرێت لە نەخۆشخانەی گشتی معاشی نیمچە تایبەت وەرگرێ لە کۆڕۆناکە هەموو ئیمتیازاتی کۆڕۆناکە تایبەت کرابێ بە ئەو پزیشکانەی کە پزیشکی بێهۆشکارین وە لە سلێمانیشە لە ناو نەخۆشخانێکی ئەهلیە ئیش بکەن کە ئەمە ئەکاتە موچە و داهاتێکی زۆر لە مانگێکە بۆ یەک تاکە کەس و هەمووشی یعنی ئەرکەکەی خۆی جێبەجێ نهێناوە وجودی نەبوو لەو نەخۆشخانانەی کە پێویستی پێی بۆ لەوێ بێ بەڵکو یاریدەدەرێک هەستاوە جلێکی پزیشکی لەبەر کردووە سەماعەیەکی یاوە بەسەرشانیا هەر کەسێک چووە بۆ عملیات بەبێ ئەوەی بزانێ کە دکتۆری بەنجی لێ نییە پەنجەمۆری مردنیان بە نەخۆشەکە کردووە ئەگەر ئەو نەخۆشە هەر شتێکیشی لێ هاتایە ئەو کاتە لە یاساشە نەیەتوانی شکات بکە چونکە ئەو پەنجەمۆری مردنی کردووە کە بە ڕەغبەتی خۆی چووە بۆ ئەو شتە و جگە لەوە ئەمانە ینی ئەوەی کە تێبینیم کرد بۆ نمونە کاتێ لە نەخۆشەکە دەپرسی کێ نەشتەرگەریت بووە کە ناوی پزیشکێکیەوت سیرتە کرد لەسەر تەبەڵەکەیان خود ئەو وەسڵی کە ئەینێرن بۆ حکوومەت ناوی پزیشکێکی کە نووسراوە کاتێک کە تحقیقم کرد لەگەڵەواڵی وڵاوە خۆیان ڕێکەوتون لەبەرەوەی لە پارەی نیمچە تایبەتە سەقفێکی زەمەنی هەیە هەر پزیشکێکە بێ بە ڕێژەیەکی دیاریکرا و عملیات بکە بەڵام دکتۆری وە هەبوو لە مانگێکە بای 20 30 میلیۆن 40 میلیۆن عملیاتی کردووە و لە کاتێکە هیچ عملیاتێکی ئیمەرجنسی نەکراوە خەڵک دەنکە گوڵە بە ڕۆژەیە کەوتۆتە گوێ و توانە بە ئیسعاف بینێرن بۆ سلێمانی تەنانەت کڕۆکۆدایل فۆرسێپسێکی لێ نەبووە جۆرە مقاشێکە بۆ ڕاکێشانی دەنکە کوولەکەیەک یان خود مورویەک لە گوێی زەلامێکە ئەگەر عاسی ببێ بە تایبەتی مناڵێک ئەگەر نەخۆشیەکی دەرونی وەکو ئۆتیزمی هەبێ زۆر لەو حاڵەتانە هەیە ڕوەکاتە نەخۆشخانەکان تەسەوور کە من خۆم لە گیرفانی خۆم هەستاوم ئالەتم کڕیوە بۆ ئەوەی کە مناڵ هەیە ئۆتیزمی بووە بیستیانە یعنی ئەمە هەموو داهاتە تۆ ئەم ئیزعافەی نێری بۆ سلێمانی ئیفادە بەنزینە کارمەندە یعنی بەجددی ئەمە هەمووی بە هەدەردانی سامانی گشتیە بۆ یەک دەنکە کوولەکە عیلاجی 2030 بۆواتە لە کاتی ڕزگارکردنی عراق 2007 2008 و خودی داواکاری گشتی هەڵەبجە خۆی هاتووە بەسەر وەزعەکەیە و لەلایەن حاکمی تحقیقی هەڵەبجەوانێ فەرمانی گرتن دەرچووە بۆ ئەو ژوورەی کە عیلاجە بەسەرچوەکانی تایە بەڵام بە تەدەخولاتی و ساڵێک و 9 مانگەکە و دۆسیە لە دادگایە کە حەقی گشتیە مافی گشتیە بە چه حەقێت تۆ عیلاجێک ئەیەی بە نەخۆش بەسەر چووە بە چه حەقێک تۆ لە 6 مانگە 12 تەن عیلاجە خەیتە ژێر زەویەوە نزیک لە ئاوی سیروان ئەگەر تۆ ئەم عیلاجانە کڕیوتە بۆ خزمەتی نەخۆشیان ئەو عیلاجانە بەرواری بە سوورچوونەکانیان نزیکە تۆ کڕیوتە بەڕاستی ئەمانە هەمووی پرسیار یعنی بەکارهێنانی عیلاجێکی بەسەرچوو ئەنسۆلینێکی بەسەرچوو من کاتێک کە کەسێک هاتووە ماریا دوو پشکە پێوەی یاوە دووش و شەبەنجمان کردو بە دەستی هەر هاواری کردووە باشەم کەسە بۆ هەر هاوارەکە خوایە یعنی من گەشتبوومەوە قەنەعەتیوتم ڕەنگە کیمیایی تەئسیری هەبێ لەسەر خەڵکەکە دوایی دکتۆرێکی هاوڕێموتی نەخێر دکتۆرێکیان احتیمالی هەیە عیلاجەکان بەسەرچوو بێت
سیرم کرد بالفعل وایە هەمویان لە تاریخی بەسەرچوونەکەەوە هەڵکۆڵراون سەیرێکە ئەوان تەنانەت لە بەردەمی حاکمە درۆیەکیان کردەوەندە گەورە بوو یعنی ناچێتە عەقڵی هیچ کەسێکەوانێ ئەوەی ئەگەر بە لەحظە بیرکردنەوەی مەزبوط بێ کەسێکی عاقڵ بێ نەخۆش نەبێ ئەیانوت ئێمە توانین تا 11 ساڵ عیلاجی بەسەرچوو بەکاربێنین کتابمان هەیە لە وەزارە زۆر بە موسەیتری لە بەردەمی حاکمەکەیە ئەیوت یعنی کتاب هەیە تو ئەتوانی ئەمە تا 11 ساڵ بەکاری بێنی وتی بەڵێ توانی وتی دە کتابەکەم بۆ بێن هەتا ئێستا ئەو دۆسەیە کە تەخیر کراوە چاوەڕێی ئەو کتابن لە وەزارەتەوە بگا بەڕاستی من ئەوەی کە لەلام بۆتە پرسیار هەستەکەم کە ئەم مەوزوعە وەزارەتی تەندروستی تەدەخولی ئەم منتیقەیە ناکە بەڕاستی ئەگەر ئێوە خۆتان یەکلایی کردوتەوە دوو ئیدارن پێمان بڵێن ئەگەر دوو ئیدارەژ نین و حکومەتەکە حکومەتێکی هاوبەشە هیوادارم بە هەمووتان بتوانن بە هەموو لایەنە سیاسیەکان ئەم دۆخی کە بەسەر خەڵکی هەڵەبجەیە ڕۆژانە کیمیایی ئەکرێتەوە بەسەر خەڵکی هەڵەبجەیە ڕۆژانە ئەگەر نەیە بە نەخۆشەکە چی خاتە ناو خاکەکەی و ئەچێتەوە ناو ئاوی سیروان و ئەبێتە هۆکاری پیسبوونی ژینگەکەی بەڕاستی من زۆرم پێ سەیرە خەڵکی ئەوانەی کە خۆیان بە بەرپرس لە هەڵەبجە ئەزانن بێدەنگیان کردووە لە مۆزوعە هیچ کەسێک ئەسڵەن من خودی خۆم پێیانوتم و تو دوای چی کەوتووی حەزەکەی بەقەت باڵای خۆمان بەڵگە بێناوە تا من یەک جانتا ئەوراقم پێەیە ئەڵێ ئێمە ئارەزوی خۆمانە ئێمە پشگیرمان هەیە لە ناو حکومەتە بە تاکید هەموو شتێکیانم لەسەر کردو بە سکاڵە لە مقابلی ئەوەش ئەوانەی زۆر شتی خراپ و ناشرینیان بەرامبەرم کردووە لە کاتێکە دەیان بوختان دەیان تۆمەت دەیان بێڕێزی فڕاندنی مۆبایل شکاندنی مۆبایل پەلاماردان ئیهانەکردن دانانی ئەکاونت و پیج سوکایەتیکردن بە کەسایەتیم تاکە شتێک کە ماوە دەسی بۆ بەرن تەنها شەرەفمانە ئەویش ئەیانێ لەو نەخۆشخانە چۆڵەیە لەگەڵ ڕێزما دوو کە زەنێرن شتێ پارەی ئێنێ لەو داهاتە زۆری پێیەکەن لە مەرزەکان و لە عەمەلیات و لە یعنی تەنانەت نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە دیاری سەرۆکی حکومەتی هەرێم بووە بە بۆنەی کیمیابارانی هەڵەبجەوە بۆ خەڵکی هەڵەبجە لە خەڵکی هەڵەبجیان کردو بە پارە یعنی بەڕاستی جێگەی پرسیارە دەستگایەکی ئەهلی بکەیتە ناو نەخۆشخانەیەکی حکومیەوە لە حکومەت پارە وەربگری بیخەیتە سەر دەستگا ئەهلیەکە لە دەستگا ئەهلیەکەشەوە چەند کەسێک مستەفید بێلەی ما باقیەکەی تر ئەو عیلاجانەی کە تایبەتە بە هەڵەبجە زۆر ڕێکخراوی لە یابانەوە لە کۆریاوە لە ئەڵمانیا زۆر خێرخواست عیلاجیان بۆ نێرێ بەهۆی کیمیابارانکردنی هەڵەبجەوە بەڵام بەڕاستی توانن خۆتان ئەم قسانەی من بچنە ناو خەڵکی هەڵەبجەوانێ زۆرینی هەرە زۆری کە چێ لە تەواریەکە 2000 لێ ئێستانم عیلاجەکەشی بۆ نسن لە دەرەوە کاتێککە پێویستی بە نەشتەرگەریەکە یان ئەوە تا سواری ئیسعافەکە یەکەن بۆ سلێمانی یان ئەوە تا بەنیمچە تایبەت بۆی ئەکرێ تازەترین ئەبدەیتی ئەلەو دزیانەی کە ئیکەن لە وسوڵاتەکانیانە ئەوەیە لە نەخۆشێک 1,450,000 دیناریان وەرگرتووە 700,000 وسراوە لەسەر وەسڵەکەی 750,000ەکەی ترکووە خەڵک هەیە ئەڵێ ملیۆنێکیان لێ وەرگرتووە وەسڵەکەم 500,000 ئەو 500 ترکووە یعنی بە بۆ چوونی بەڕێستان یعنی کاتێ من ئەمە کڕین و فرۆشتنە من ئەم شتە بۆ تۆکەم بەوەندا بۆچی نێوەی ئەنووسرێ کاتێکە بۆن منە لە مانگێکە بای 140 ملیۆن دینار عملیاتیان کردبێ ئەوان بەشی ئەوەندەیان ناردووە کە ڕێژەکەی دیاری کراوە لە وەزارەت بای بۆن منەڵە 40 ملیۆنم عملیات کردووە 10 ملیۆنی گەڕاندۆتەوە بۆ خەزێنەی حکومەت ئێتۆ 140 کردووە دەویاوە بە حکومە سەڵسی بۆ خۆی ماوەتەوە هەستان منیان دوور خستەوە لە نەخۆشخانەی فریاکەوتنەوە بۆ نەخۆشخانەی گشتی هەڵەبجە بە مەبەستی ئەوەی کە لەوێ کەمترین یعنی ئەها لۆدی لەسەر نەخۆشی کەمتر لێ زیاتر بەس عملیاتی ئەهلی نیمچە تایبەتی تیا ئەکرێ تەبعا لەو نەخۆشخانەیە بە ئۆکسجینی حکومەت بە قەڕەوێڵەی حکومەت بە عیلاجی حکومەت بە پارە بە عملیات پارە لە خەڵکەکە وەرەگرن عملیاتیەکەن باشە و لەو لاشەوە عیلاجەکەی حکومەتە یەنەوە یعنی ئەو بە پارە عملیاتەکەکە بەڵام عیلاجی حکومەتی شیاتێ یعنی ئێمەش یەکێکی ترە لەو فێڵانە کە ئەو دەرمانی حکومەت بەکارێنێ بۆ شتێکی تایبەتی بەڕاستی هۆکاری چۆڵکردنەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو ستافەی لە بەشی نەشتەرگەری بوون دوا بە دوای ئەوەی کە من ئاگادارم کردنەوە ڕاستی بەڕێوەبەری نەخۆشخانەکە خوا هەڵناگرێ موقیفی هەبوو وتی لەمە دوا بە هیچ شێوەیەک ناڵم ئیش بکەن لە ناو نەخۆشخانەکە ئەگەر دکتۆری بەنجی لێ نەبێ وتیان سەرتان نای لەبەر ئێوە ناتوان ئەو دکتۆرانە بێنن بۆ دەوام بە هیچ شێوێ ئەگەر ئارزاشن ئەوە وەزیرە بزانە وەزیر چیتان پێڵێ
یعنی بەڕاستی وەکو شێوەیەکی گوندەی و یعنی ها تۆڕێکی مافیایی و عەسابە وەڵام تەدەنەوە. ڕۆژێکیان ئافرەتێکیان هێنا باری دارایی زۆر خراپ بوو، 70 ساڵ تەمەنی بوو، بەردی زراوی هەبوو. ئەم ئافرەتە باری دارایی زۆر خراپ بوو، داوای بەس ئەوەی کرد هاوکاری بکەن مادیەن، یعنی ئافرەتێکی 70 ساڵ باری دارایی خراپە، هیچ موچە و داهاتێکی نییە، کەس نییە یارمەتی بە، دوو کچی هەیە یەکە و لە شارێکا شووی کردبوو. ڕاستی دکتۆرەکە وتی من هاوکاری یەکەم، بەڵام ئەو کەسی کە یاری دەدەرە و خۆی کردو بە دکتۆری بەنج هاتە دەرەوتی نایاساییە. وتم چۆنی نایاساییە؟ ئەی یاساییە جەنابەت جلی دکتۆرە لەبەر کردو و خۆ کردو بە پزیشک لەم عالەمە. بەڕاستی حەقا ڕووی حەقیقی ئەو ستافە پیشانی هەموو کۆمەلگای کوردستان بدرێ، چونکە کاتێک کە باز لە گەندەڵی حکوومەتەکەن، گەندەڵی کاردانەوەی ئەو خەڵکە گەندەڵانەیە کە لە ناو دام و دەستگاکانە هەن. ئەگەر لە ناو دام و دەستگایەکە ئەو کارمەندانی لەو شوێنن شتی خراپ لە یەکتری قبول نەکەن و بۆ یەکتری دانەپۆشن، گەندەڵی بەم شێوەیە تەشەنە ناسێنێ. بەڕاستی یعنی من زۆر ئەسەفە خۆم بۆ خەڵکی هەڵەبجە، چونکە خەڵکی هەڵەبجە بەژمەینەتە. زۆر جار من هەزبەوە ئەەکەم دایمی خواگلەیی یەکەن کە هیچ ئیحتیمامێکیان پێ نەدراوە، بەڵام بە پێچوانەوە من هەست دەکەم داهاتیشیان بۆ چووە، پارەشیان بۆ چووە، خزمەتگوزاریشیان بۆ چووە، بەڵام لایەنی بەرپرس و پەیوەندیدار لە سنوورەکەیە کۆمەڵە کەسانێک تەمسیلیانەکەن کە هەر ڕۆژە و لە حیزبێکا بوون. بۆ نمونە لە ناو پارتی بارەگان گواستۆتەوە بۆ ناو یەکگرتو، لە ناو یەکگرتو هاتوونەتە ناو یەکێتی، هەتا وەکو بە مەرامەکەی خۆیان گەشتون لە شوێنێکە پلەیەکیان وەرگرتووە کە پلەکەی وەرگرتووە ئیتر بۆ ئیستیقلالی خەڵکی ئەو مەنتیقەیە بەکاری هێناوە و بەکاری هێناوە بۆ ئەوەی کە خۆی پێ دروست بکە، باخێکی پێ دروست بکات بە دەفتەر و حەڤە دەفتەر کڕیبێتی، خانوویەکی پێکڕی بێ لە گوندی ئیتالی، سیارەیەکی مارسیدس بکاتە ژێری، بچکە بەڕاستی ئەگەر دەستەیەکی نەزاها هەبێ دەبێت لێپێچینەوە لە داهاتی من و تۆ ئەو بکاکە لە ناو حکومەتایە. تۆ لە ساڵێکا بۆ نمونە بە لێبڕینی موچەوە 5 موچە وەرگرتووە، چۆن توانیوتە ئەم هەموو شتە بکەی؟ خۆی نەخۆشخانەی گشتی هەڵەبجە سەرەتا یەکێکە لەو نەخۆشخانە گەورانەی کە سەد قەڵەوێرەیە و لەلایەن ڕێکخراوی قەندی لەوانێ نۆژەن کراوە و دروست کراوەتەوە. بەڕاستی نەخۆشخانێکی زۆر باشە، سیتیسکانی تایە و مختبەری تایە، هۆڵی نەشتەرگەری تیا بوو، ئەتوانین بڵێن نەخۆشخانێکی زۆر باشە. بەڵام تەواریەکەی کە ئێستا ئەوان بە حساب دایان ناوە بە تەواری، نەهۆڵی نەشتەرگەری تایە، کاتێک کەسێک بەرە بێتەوە بۆ منە سەرێشکەیە ئەبێ بێن بۆ تەواریەکە، دوای ئەوە لە تەواریەکە و بینێرنەوە بۆ ئەوێ بۆ ئەشیعەیەکی سیتیسکان، دوای ئەوە لێو بێنەوە بۆ ناو تەواریەکە تەقریبی ئەمە 40 دقەیە کاتی ئەم نەخۆشە بە تۆ ڕەنگە جەڵدەیەکی دەماغ بتوانی لە ماوەی نیو کات ژمێرە لە سەرەتای جەڵدەکەیە فریای بکەوی. بەڵام ئەمان بەڕاستی حتا لە کاتی کۆڕۆناشە یەکێک لە هۆکارەکانی بەڕای من کاتێک نەخۆشێک ئەهات ئەچوو بۆ تەواریەکە، لە تەواریەکە ئەیان ناردەوە بۆ ئیستیشاری عنەب، لە ئیستیشاری عنەبە ئەم کەسە لە ناو 100 بۆ 200 کەسە ئەوەستا، دوایی ئەیان نار بۆ مختبەر، لەوێ و ئەیان نار بۆ سیتیسکان. نەخۆشەکە بە ناو شارە ئەسوڕایەوە. تۆ ئەبێت کۆمەلگایەکت هەبێ، نەک شتەکانت ئەوەندە لە یەک دوور بێ و شتەکان ئەوەنە بۆ خەڵک قورس کرده بێ، کاتێک ئێوێ فەحسێ بکا بڕاتەوە بۆ ئەو سەری هەڵەبجە و دوای بگەڕێتەوە بۆ جادەی حەمەوخان بۆ تەواریەکە. لە کاتێکیشە تەواری نییە لە دنیاە هۆڵی نەشتەرگەری تیانە بێ بۆ پەنجەشکانێت و ئیسعاف بەڕێ بخەی بۆ سلێمانی. لەوێ کۆمەڵێکن ئەوەی پیاویان بێ شتی بۆ تەصحیحەکەن، مجریمەکەن بە بەری ئەکەن بە مجریم. خەڵک هەبووە کۆڕۆنای بووە، ئەمەلایەتی ڕەخۆڵەکێران بۆ کردووە، خەڵکە بۆ لە ڕۆژکە 2 ملیۆن هەڵدڕیوە، خەڵک هەبووە ئەمەلایەتی کردو بۆتە هۆکاری ئەوەی ژیانی کەسێک بگەێنێتە مردن، کەسێکی کە باجەکە یاوە لە بەرەوەی دکتۆرێکی عەرەبی غەریب بووە لە وڵاتە، دکتۆرەکەیە لە بەرەوەی تەنسیقی هەبوو لەگەڵ ئەو ستافە بۆیان داپۆشیوە. بەڕاستی زۆر نەعەدالەتیمان دیوە، یعنی بۆیە بێئومێد بووین، ناچار بووین کە هاوار بکەین، دەنگمان بەرز بکەینەوە، داوا لەو کەسانە بکەین کە خۆیان بە دڵسۆزی هەڵەبجازان بێنە سەرخەت. ئایا ئەمەیە تەعاملی ئینسان لەگەڵ نەخۆشە؟ نەخۆشەوە تەعاملی لەگەڵ ئاکرێ؟ بەڵام من گەیشتمەوە قەنەعەتی ئەوان گرنگی بە زیندوەکان من نادەن، چ جای ئەوەی کە بە نەخۆش و پەکەوتە و زەلیلەکانی بن. ڕاستی من هەست دەکەم تاکە کەسێک لەوێ ژیانی لە مەترسیا بێ منم،
چونکە تاکە کەسێکم کە لە شوێنێکە دەوامەکەم شوێنی مانەوەم نییە، تاکە کەسێکم کە لە شوێنێکە دەوامەکەم چواردەورم بە کۆمەڵێک کەس گیراوە کە قسە حەقیقەکانی منیان بە حەقدی شخصی وەرگرتووە. من هیچ غەڕەزێکی شخصیم لەگەڵ کەسیانە نییە، بەڵام ئەمە خەڵەتەکانە کە من ئەیان بینم ئەوان بە غەڕەزی شخصی وەریان گرتووە. کەسێک کە شەهادەیەکی نییە کە لە پلەیەکی زانستی گونجاوانیە ناکرێم دیری دوو نەخۆشخانە بێ، ئەو شتەکەی بە غەڕەزێکی شخصی وەرگرتووە. کەسێک بۆ نمونە ئیستیغلالی پلەکەی بکە، کاتێکە کۆمەڵێک کرێکار دانراون بۆ کۆمپانیاکە سیرەکەی هەندێک کەس هەیە کاتێککە دامەزراندنە بێ ژنەکەی خۆی نووسێ، خوشکەکەی خۆی نووسێ، خوشی ژنەکەی خۆی نووسێ، ئەی مناڵی فەقیر چی بکە؟